بسم الله الرحمن الرحيم. سلامي خواتان لێبێ خوشکان برایان، خوای گەورە عاقبەت خێرمان بکا، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکا ئینشاءالله. خۆشەویستانم، زۆر بە کورتی پێم خۆشە ئێمە چه ئەرچێکمان دەکەوێتە سەرشان بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ژیانی ڕۆژانەماندا کە ئەنجامی دەین. چوار خاڵ بە کورتی ئیشارەت پێ دەکەم. یەکەمیان ناسینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ئێمەی مسلمان دەبێ پێغەمبەر بناسین عەلەیهی سەڵات وسەلام، دیڕاسەی ژیان و سیرەی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وسەلام، بۆی کە ئەو محەممەد المستەفایی کە خوای پەروەردگار ناردوویەتی کە ڕەحمەتەن للعالەمینە و کە خاوەنی گەورەترین و بەرزترین ئەخلاقەوە ئینەکە لەعەلا خولق عەظیم، بە بەرچاوڕوونیەوە پێغەمبەر بناسین عەلەیهی سەڵات وسەلام. ئەوە خاڵی یەکەم کە ناسینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. خاڵی دووەم خۆشەویستنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. ئێمە کەسێک کە نەیناسین چۆن خۆشمان دەوێتن، کەسێک کە تەعارفمان لەگەڵی نەکردبێت چۆن خۆشمان دەوێت، کەسێک کە خەسڵەتە جوانەکانیمان نەناسی بێت و ئاشنای پێ نەبووبین چۆن خۆشمان دەوێت. کە پێغەمبەرمان خۆشویست عەلەیهی سەڵات وسەلام، ئەو خۆشەویستنەش دەبێت لە خۆشمان زیاتر خۆشمان بوێتن، لە ماڵ و منداڵمان زیاتر خۆشمان بوێتن، لە دایک و باوکمان زیاتر خۆشمان بوێتن. دەبێت خۆمان و ماڵ و منداڵ و سەرۆت و سامان و دایک و باوکمان بە قوربانی پێغەمبەرکەین عەلەیهی سەڵات وسەلام. ئەو خۆشەویستنە کە خۆشمان ویست ئەو جارەی جێبەجێکردنی ئەمر و فەرمانەکانی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام، ئەو ئەمر و فەرمانانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی ڕاگەیاندوین دەبێت جێبەجێکەین. ڕۆژێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ لە نوێژدا بوو، پێڵاوەکەی داکەند. هەموو سەحابەکان لە دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێڵاوەکانیان داکەند. پێغەمبەر کە سەلامی دا و فەرمی بۆ پێڵاوەکانتان داکەن، فەرمووی پێغەمبەری خوا ئەتۆ پێڵاوەکەت داکەن، ئەمەش پێڵاوەکانی خۆمان داکەن. فەرمووی جوبریل هاتە خوار و پێی وتم پێڵاوەکەت پیسە ئەی محەممەد دایکەنە. لەبەرەوە تەماشە دەکەین ئەوەندە پێغەمبەریان خۆشویست و عەلەیهی سەڵات وسەلام گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی پێغەمبەر بوون. ئەگەر ئینسان کەسێکی خۆشویست گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانیشی دەبێتن. خۆشەویستانی خۆم، هەرچی کە پێغەمبەر پێی فەرمووین باوەڕتان بێ لە قازانجی دنیامانە پێش دوا ڕۆژمان، دوا ڕۆژیش پێی بەختەوەر دەبین و سەرفراز دەبین. خاڵی چوارەم و کۆتایی بەرگریکردن و دیفاعکردنە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. دەبێ ئامادە بین بە ڕوح و بە گیانی خۆمان دیفاع لە پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وسەلام. ئەمڕۆ بە تایبەتی کە تەماشە دەکەین بێڕێزی بەرامبەر بە پێغەمبەر دەکرێت بە ئیستینکارکردن و بە خۆپیشاندانێک و بە وتارێک و بە قسەیەک هەرچی کە پێمان دەکرێت دەبێ بەرگری بکەین لەو پێغەمبەرە نازدارە عەلەیهی سەڵات وسەلام. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.